ئێستا ئەم پیاوەی کە باسی دەکەین لە فەرمودەکەی بوخاری و موسلیمدا هاتووەتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. گرەی دەرونی هەیە، بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی دەڵێ کاکە قسە بکە، دەڵێ ئینە ئیمڕەتی وەلەدەت غولامەن ئەسواد. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێم قەوماوە، بەخوا بڕیاری هیچم نەدا هەتا هاتمە خزمەت جەنابت، بەڵام گرفتاریەکەم گەلێک گەورەیە. ئەویش ئەوەیە من کابرایەکی بۆ نمونە سپی پێست، خێزانەکەم هەر سپی کەچی ولی دەدلی غولامەن ئەسوەد، کوڕێکی ڕەش پێستمان بووە، کوڕێکە یعنی ئێستا من نەوەک منە نەوەک داشێتی باشە ئەم منداڵە ڕەشە لەکوێوە پەیدا بووە. ئێ بە کوردی ئێستا جەنابتان حاڵی بوون، واتە نەعوذ بالله گومانم هەیە، گومانم وایە و خەریکە بگەمە حەقیقەت کە ئەم منداڵە هی من نییە، ئەی کەی من نییە کەواتە خێزانی پەنا بەخوا دەستێکی نامەحرەمی بەرکەوتووە. فقال النبي صلى الله عليه وسلم هل لك من إبل؟ چاو لێ وتم وتارەکەمان لەسەر ئەوە بوو، هەر عەقڵا هەر مێشکە هەر دڵە بە کلیلی خۆی بیکەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم سەیری ئەم پیاوە دەکا لە بیابانەوە هاتووە، یەکسەر پرسیارێکی سادە و ساکاری لێ دەکا، هەل لەکە من ئیبل؟ کاکە یاخوا بەخێر بێ من پرسیارێک لێت هەیە، تۆ حوشترت هەیە؟ وتی بەڵێ. فقال نعم. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەرە والله یەک مێگەل حوشتری زۆرم هەیە. فەرمووی فەما ئەلوانوها؟ ڕەنگی حوشترەکانت چۆنە؟ قال حمر. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەنگی حوشترەکانم سوورە، حوشتری سوورە. حوشتری سوور لەناو عەرەبا زۆر بە نرخ بووە، گرانبەهاترین حوشترە. قال هل فيها من أورق؟ حديثك عويا. قال هل فيها من أورق؟ يعني هو الذي فيه سواد ليس بالصاف. حشترانك هي لنا أو ميقال حشتر السورانة دا كلو حشتر السورانة لدايق بو بي بلام أورق بي أورق أويا يعني الرشيكي توغنية ميلو خوالة ميشيا. قال إن فيها لورقا. بل أي پیغمبري خوا صلى الله عليه وسلم أرى والله جار هي أم باوك حشتر السورية أم دايكشي حشتري سورة كتي بسكي كان دبي خوالة ميشيا لورقا حشتري بس كخوالة ميشيشي تيا هالدا كوي. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دەی بیر بکەوە، ئێستا مێشکی خۆت بخە کار. فأنا أتاها ذلك؟ باش ئەمە لەکوێوە پەیدا بوو؟ ئەم حوشترە نێرە کە لەگەڵ ئەم حوشترە مێیە جوود بۆ بەچکەیان بووە، حوشترە نێرەکە سوورە، مێیەکەش دایکەکەش هەر سوورە، ئەی باشە بۆ ئەم بەچکەیە خۆڵە مێشیە ئەوڕەقە؟ بیر بکەوە. کابرا هەر زۆر بەلایەوە ئاسان بووە وڵامە. فەرمووی کابرای وتی عەسا ئەن یەکونە نەزەعەه عێرق. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە دەکرێت لە باوانیەوە وابوو بێ، یعنی باوە گەورەی ئەم حوشترە دایکەکە یان باوکە کە دانەیەکی تێدا بوو بێ خۆڵە مێشی بوو بێ، حوشترێکی ڕەش بوو بێ، ئەوە لە باوە گەورە و لە دایە گەورەیەوە بۆی ماوەتەوە. من دەزانم ئەوە هۆکاری چییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی وهذا عسى أن يكون نزعه عرق. دەی برای شیرنەکەم وەڵڵی ئەمەی منداڵەکەشت کە ڕەش پێستێک لە دایک بووە، لە باوکێکی سپی پێست و لە دایکێکی سپی پێست، هەر وەکو نمونەی بەسکە حوشترەکە وایە، لەوە ئەچێ باپیرە گەورەی تۆ ڕەش پێست بوو بێ، لەوە ئەچێ باپیرە گەورەی خێزانت کەسێکی ڕەش ئەسمەر بوو بێ، ڕەش ئەسمەرەکە وردە وردە تۆغ بۆتەوە لە باوانی یەکێکتانەوە. کابرا دەستی بەسەر دڵیا هەنا ئۆخەی وەڵڵی پێغەمبەری خوا ڕاست دەکەی. ئەو کاتەی هات دەم و چاوی ڕەش داگیراوە، یعنی لەوە ئەچێ ئەگەر نوری پێغەمبەر نەبووە صلی الله عليه وسلم و لەبەر خۆفی خوا نەبووە دەچوو خێزانی دەکوشت، تینی بۆ دێنا و لەوە چێ بوختان بە کەسێ بکرا و کەسێکیشی بکوشتایە، ئەوەندە تینی بۆ هاتبوو. گرەی دەروون عەرزم کردن لە گرەی سەرەتان خەتەرترە. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن ئەم گرەیە دەکاتەوە؟ زۆر بە جوانی بۆی کردەوە بە یەک پرسیار تۆ حوشترت هەیە؟ بەڵێ. حوشترەکانت چۆنن؟ سوورن. دەکرێت لەناو ئەم مێگەلەدا ئەم کە هەموو حوشتری سوورن حوشترێکی خۆڵە مێشی تێدا بێ؟ بەڵێ. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەر فەرمووی باشە بۆ ئەوە خۆڵە مێشیە؟ وتی لە باوانیانەوە بۆیان ماوەتەوە، دەکرێت باوانی چوار پێنج پشتی ئەم حوشترە یەکیان خۆڵە مێشی بوو بێ ڕەش بوو بێ. فەرمووی منداڵەکەی تۆش ئاوایە.